کۆتایی ساڵی 2013 و بدایەتی چواردە لە ١ حەوت بوو لە ساڵی 2016 کۆتایی 2015 کە ڕوپەیەکی بەرفرانمان ئەنجامدا بوو بە ١14 13.5 ئەم حاڵەتە لە زیاد و کەمیە بوو تاکو لە ساڵی پارەوە ینی لە ناوەڕاستی 2007 کە بژانەوەیەکی باری ئابووری لە هەرێمی کوردستان دروست بووە و ئێستا وای بۆ ئەچین ڕوپەیەکی بەرفراوانی باری دیموگرافیمان ئەنجامداوە لەگەڵ ڕێکخراوەکانی نەتەوە گرتوەکانە وا بڕیارە لە دەی نۆ جەنابی وەزیری پلاندانان ئەنجامەکانی ڕاگەیەنێ کە ئەنجامەکان تەصدیق بوو لەلایەن باقی نێودوڵەتی و ڕێکخراوەکانی نەتەوە گرتوەکانەوە ئەو وەختە بۆمان هەیە کە ڕایگەیەنین وای بۆ ئەچین کە 14 دابەزیوە تقریبن 2 پوینت بۆ چوونە کەی کە ڕاگەیاندرا لەوا دەرئەکەوێت کە ئایا ڕێژەی بێکاری ئێستا لە هەرێمی کوردستانە چەند حکوومەتی عراقی کە ئیدارەتی سەحب کرد لە هەرێمی کوردستان لە 106 بواری پیشەسازی عراق لە هەرێمی کوردستانە بوو ئێمە تا ساڵی 2013 بەپێی دوایین ئامارم کە کردومانە لەگەڵ عراقا لە 148 بواری پیشەسازی عراق لە هەرێمی کوردستانە بوو تەسەور ناکەی 84 پیشەسازی گەورە و زەبەلاح و استراتیجیمان هەیە زیاد لە 200 پیشەسازی مامناوەتمان هەیە زیاد لە 10,000 پیشەسازی تربان هەیە ینی لە بواری پیشەسازیە پێشکەوتنێکی باشمان بەدی کردووە و وڵاتەکەمان بەرەوە ڕۆیانێن پارێزگای سلێمانی کە بێتە گەورەترین پارێزگای پیشەسازی لە عراقا لە 136 بواری پیشەسازی عراق لە پارێزگای سلێمانیایە